ئەمریکا وڵاتێکی کۆچبەرانە کەواتەیدا ڕۆڵێکی گرنگ دەبینن لە ئابووریەکەی و هەروە بەشداری لە فەرهەنگی هەمە چەشنەی وڵاتەکە دەکەن. ئێوە دراوسێ و هاوکار و دۆست و ماڵباتی ئێمەن. بەڵام پێشاتەکانی و قەیرانی پەنابەران لە ئەوروپا هەڕەشەی تیرۆریزم و ئەبوونی نێزیکەی 11 ملیۆن کەسی کە ئێستا بە ناقانونی لە ئەمریکا دەژین بۆتە بابەتێکی مەزنی هەڵمەتی هەڵبژاردن. دۆناڵد ترامپ داوای ڕاگررتنی تەواوی هاتنی موسڵمانان بۆ ناو ئەمریکا دەکات. ترامپ دواترێ وتەکانی سەبارەت بە کۆچبەرانی موسڵمان گۆڕی، بەڵام بەردەوامە لەسەر بانگەوازی سازکردنی دیوارێک لە سنووری باشووری ئەمریکا بۆ ڕاگررتنی هاتنی کۆچبەرانی ناقانونی لە مەکسیکۆوە. ئەوان مادەی هۆشبەر و تاوانکاری دەهێنە ئەمریکاوە، ئەوان دەست درێژکەرانی سەرناموسن. پێم وایە هەندێکیشان کەسانی باش بن. سیاسەتی کۆچبەری ترامپ هەروەشداوا لە مەکسیکۆ دەکات خەرجی دیوارەکە بدات و کۆتایی بهێنێت بە سیاسەتی ناسراوی بگرە و بەردا. بە پێی ماڵپەڕی ترامپ هەر کەسێکی کەوا بە ناقانونی سنوور دەبەزێنن دەگیرێن تا کاتی کە لە وڵاتەکەەوە دەردەنرێن. ترامپ هەروەش بیانیە تاوانکارەکان ڕەوانە دەکاتەوە، پاسەوانی سنووری فراوان دەکات و دەستگای چاودێری لە شوێنی کارەکان وەگەردەخات. سەنجی ترامپ لەسەر کۆچبەری ناقانونی تەوژمی بە مەسەلەکە داوا بۆ ئیسپانیەکان کەوا بە پێی بیر و ڕابگرتنەکان دەرکەوتووە پشتیوانی لە هەلری دەکەن. هەلری بەڵێنی یارمەتیدانی کۆچبەرانی ناقانونی داوا بە ڕێگای چاکسازیەکی بەرفراوان لە کۆچبەری تەنانەت بەبوونی بە هاوڵاتی تەواو یەکسان لە ماوەی 100 ڕۆژی دەست بەکاربوونی، جگە لەوەش کەڵەکەبوونی ڤیزای خێزانی چاک دەکات و سنوور و ئاسایشی نیشتمانی دەپارێزێت. هەلیری دەڵێت بەرگری لە بەرنمەکانی سەرۆک ئۆبامە دەکات کەوا بە شێوەیەکی کاتەچی هەندێک لە گەنجان و دایک و باوکانی وڵاتیانی ئەمریکایی دەپارێزێت لە ڕاوانەکردنەوەیان بە وڵاتانی خۆیان. کاربەدەستێکی دیموکراتی کالیفۆرنیا دەڵێت کلنتن مێژوویەکی لە پاراستنی کۆچبەران هەیە. لە پشتیوانیکردنی هەموو کۆمەڵگەکان لە دڵنیاکردنی ئەوەی کەوا پێشوازی لە هەمومان دەکرێت و ئێمە قۆچی قوربانی نین. لە ئەنگرانی ترامپ دەڵێن ترامپ وڵاتەکە دەپارێزێت. چونکە گۆڕانکاریمان گەرەکە، ئێمە ئەمجارە گۆڕانی ڕاستەقینەمان دەوێت. ڕێگا بەرەو کۆشی سپی پێویستی بە بانگەوازە بۆ دەنگدەران لەسەر گەلێک مەسەلەی جیاواز و هەروە ئەمساڵ کۆچبەری و ئاسایش مەسەلەی سەرەچین.